نمونە مرکزیەتمان تاقی کردووەتەوە ئەوەی ماوەتەوە دوو جۆر ماوە چونکە هەمومان نەزانین سیستەمی لامەرکزی چەند جۆرێکە لامەرکزی فیدراڵی ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی لامەرکزی کارگێڕی و دارایی ئەوەی کە لە زۆربەی وڵاتە پێشکەوتووە دیموکراسیەکان جێبەجێکرێ و پیاداکرێ و ئاسانکاری و خزمەتگوزاری لە ماوەیەکی کەم ئاگاتە خەڵک لەگەڵ ئەوەی لە دەستوری عراقی لە ساڵی 2005 کە دەنگی پێدراوە ئاماژەی پێکردووە لە مادەی 190 دەستور کە ئەڵێ هەموو پارێزگایەک یان زیاترە توانن داوای هەرێمێکی سربەخۆ بکەن ئەوەی ئێستا هەیە لە پێناو بەهێزکردنی هەرێمی کوردستان لە پێناو ئاسانکاری بۆ خەڵک و گەیاندنی خزمەتگوزاری لە کاتێکی کە ئێمە ئەوەی داوامان کردووە پیادەکردنی سیستەمی کارگێڕی و داراییە بنبەستی کار ئاسانی هەم بۆ حکوومەتە خۆجیەکان هەم بۆ ئەوەی زەخت لەسەر پایتەخت و حکوومەتی هەرێمی کوردستان کەم بێتەوە